کەرکووک ئەو شارەی تا چەند ساڵێک لەمەوبەر کورد دەسەڵاتدار بوو تێیدا. بەڵام ئێستا ڕۆژ لە دوای ڕۆژ لەو پارێزگایە دەپوکێتەوە و حیزبە کوردیەکانیش تا ئێستا قۆناغی یەکتری تۆمەتبارکردنیان تێنەپەڕاندووە. کەرکووکمان داوەتە دەست قەدەرەوە بزات چییە بێت لەبەرەوە متەحەمیس نین چارەنووسی کەرکووک یەکلا بکرێتەوە. ئێمە 6 کورسیمان هێناوە، ماندوو بوون و هیلاک بوون و ئەو خەڵکە دەنگی بۆمان داوە، ئەوە تا چاوەڕوان نازان بەدەست کێیە. حیزبەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان چەند ناکۆک بن، دوجار ڕێک دەکەون، بەڵام بۆ کەرکووک هەر یەکە و لە ئاوازێک دەخوێنێت. پارتی دیموکراتی کوردستان بە جددی لەسەر مەسەلەی کەرکووک و ناوچەکێشە لەسەرەکان لەسەر خەتە، بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەر قۆناغێکی نوێ دەستی پێ کردووە. پارتی بە ئەمریکەکان و بە ئومەی متحیدەیشی وتووە کە نوێنەریان هاتووە سەردانی پارتی کردووە. پێویستە لە قۆناغی یەکەمە پێشمەرگە و ئەسکەر بچنە دەرەوەی کەرکووک بە هاوبەشی ئیداری وەزعی ئەسکەری سەربازی مەنتیقەکە بکەن. دواتر لە قۆناغی دووەمە ئەمنیەتی ناوخۆی کەرکووک بدرێتە دەست پۆلیسی شارەکە و ئەندامەکانی پۆلیس لە خەڵکی شارەکە بن و لە دوای ئەوە مەقەڕاتی پارتی دیموکراتی کوردستان و پارتی گەلی تورکمانی بگەڕێتەوە. فشارەکانی سەر کورد لە قۆناغی لابردنی بەڕێوەبەری دام و دەستگاکانەوە چووەتە قۆناغی دەرکردنی کوردە گوندنشینەکان و هێنانی عەرەبی هاوردا. پارتی و یەکێتیش پلانیان بۆ ڕێگرتن لە فشارەکان پێنیە. هێزە عێراقیەکان بە هەموو زەوڵی ئەوادن کە کورد لەو ناوچانە بە هەر چی شوازە بێ لاواز بێ، چ لە ڕووی دەسەڵاتەوە لاوازیان کردو، لە ڕووی ئەوەی دانیشتوانیشەوە هەڕەشە دروستکەن بۆی دانیشتوانی و ناوچانە وردەوردە شارەکان چۆڵ بکەن. ئەمەش پێویستی بە هەوڵی جددی هەیە، بەڵام وا دیارە هێزە کوردیەکان ئەمە بلایەنەوە گرنگ نییە، بۆیە بە بڕای من لە چەند ساڵی ئایندە دۆخی کورد لەو ناوچانە خراپترە بێ، بە تایبەتی ناوچە گوندنشینەکان. لە ئێستادا فشارخستنە سەر کوردەکانی کەرکووک لە هەموو کات بۆ دەسەڵاتدارانی پارێزگاکە ئاسانترە، بەو پێی حیزبە کوردیەکان سەرقاڵن بە کێشەکانی نێوانیانەوە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.